خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکە قسە لەسەر یەکێک لەو ناوەندە گرنگانە ئەکەین کە بۆ پەروەردەکردنی مناڵ لە تەمەنێکی سەرەتایی و زۆر گرنگە، ئەویش باخچەی مناڵانە. باز لەواکەین با بزانین باخچەی مناڵان چه گرنگیەکی هەیە بە تایبەتر بۆ پەروەردەکردنی منداڵ. هەندێک منداڵ هەیە منداڵێکی فرە جوڵان زۆر یاخود هەر حاڵەتێکی تریان هەبێ لەنێو باخچەکانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم منداڵانەیە ئەکرێ، یاخود زۆر کات منداڵ هەیە فێری هەندێک بابەت هەیە نابێت لە ڕێگەی دایک و باوکی و خێزانەکانیانەوە. لەنێو باخچەکانی منداڵاندا چۆن کار لەگەڵ ئەو منداڵانەیەکرێت، چۆن ئەو منداڵانە فێری بابەتە جیاوازەکانەکرێت، چەندە گرنگە منداڵ پێشچوونی بۆ قوتابخانە و خوێندنگە باخچەی منداڵانی بڕی بێت ئەو کاتە بچێتە نێو قوتابخانەکانەوە. گەر هەڵە نەبم ئەمە بووە بە مەرجیش ئێستا بێت هەموو منداڵێک بچێت بۆ نێو باخچە ئەو کاتە لە قوتابخانەکان وەردەگیرێت. بۆی کە بە چڕپڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگرین ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵیەوە خات و پێیف ئەکرەم ئەبوبەکرمان لایە کە بەڕێزیان بەڕێوەبەری باخچەی منداڵانی ئاسیان. مامۆستاگیان بەخێر بێت. بەخێر بێت. سەرچاوان زۆر بەخێر بێت. لە سەرەتای باسی ئەوم کرد هەموو مناڵێک ئەبێت پێشەوەی کە بچێت بۆ قوتابخانە بێت بۆ باخچەی مناڵان اینجا وەرەگیرەیان نەبووە بە مەرج. لە ئێستا نەبووە بە مەرج شتێکی باشە گەر بێت باخچە ببینێت اینجا بچێتە قوتابخانە. بۆچی چ جیاوازیەکیە ئەو منداڵانی کە هاتوون بۆ باخچە لەگەڵ ئەو منداڵانی کە ڕاستەوخۆیەنە ناو ژینگەی خوێندنەوە؟ بەڵێ لە باخچە بنکەیەکی سەرەکیە بۆ پەروەردەکردن و فێرکردن. ئێمە کۆمەڵێک ڕێگا و تەکنیک بەکارێنین کە مناڵ گەشەی کۆمەڵایەتی و هێزری تیا ئەکات. وەکۆی مناڵەکان فێری دەستەواژە ئەکەین، مناڵەکان فێری یاریکردن بە کۆمەڵەکەین و لە ڕووی کۆمەڵایەتی شانێ فێریەکەین چۆن سەربەخۆ و متمانەیان بەخۆیان بێت. لەو کاتە کاچێتە قوتابخانە ینی گرنگێکی زیاتری ناوێت لە دایک و باوک و مامۆسا و گریان و بێتە دەرەوە قوبوڵی ناکە فێڕا هاتووە بە کەشەکە. یعنی ئێزانێ ژینگەی قوتابخانە ژینگەیەکی گەورەترە لە باخچەکەی، ئەنی ئامادە کراوە بۆ قوتابخانە. یعنی باخچە هەرەوە نییە دایک و باوکەکان تێبگەن منداڵەکانن بۆی لەوێ ئاگاداری بن داوامیان شتێک بەسەنا ئاگاداری بن بۆ مانەوەی ئەو کاتەیە. بەڵکو ڕوویەکی پەروەردەیی و کۆمەڵایەتی و دەرونیشی بێتەکید لە ڕووی کۆمەڵایەتی و ئێمە مناڵەکان بەهێزەکەین متمانیان بە خۆیان بێت و لە ڕووی کۆمەڵاتیشۆ هەر بامان شێوای لێ ئەەکەین فێری ژیانی بە کۆمەڵ بێت لە ڕێگەی چیرۆکانێ مناڵەکان فێرەکەین چۆن هاوڕێ دروست بکەن، چۆن ئەگەر کێشەیەکیان هەبوو یا خود لەسەر یاریەک جاری وە مناقەشە دروست ئەبێ چۆن حلی بکەن. ئەمانە لە ڕێگەی باخچەکانەوە فێری مناڵەکان ئەکرێ بۆی بۆ کاتنە ناو کۆمەڵگە متمانیان بەخۆی بێت و بڕیاری سەربەخۆی خۆیان بدەن. زۆر باشە. هەندێک مناڵ هەیە لە سەرەتای باسم لەوە کرد بۆ نمونە فرە جوڵان یاخود هەندێک حاڵەتی تایبەتیان هەیە، ئێوە لە نێو باخچەکانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم منداڵانەیەکەن؟ یەکەم شت ئەوەیە ئێمە پێش ئەوەی مناڵ بێتە لامان مامۆساکانمان ڕائەهێنین لەبەری مامۆستا پێویستەکە ئاگادار بێ و مناڵی لەژێر دەستیاتی کۆمەڵێک حاڵەتی هەیە ئەبێ ئاگادار بێت و خۆی ئامادەکە لەگەڵ ئەم مناڵەیە چۆن ڕەفتار بکە. و ئەگەر مناڵێک فرە جوڵە بێت یەکەم شت نابێت سزای بدرێت لەبەرەوەی ئەزانین ئەم مناڵە حاڵەتێکی وای هەیە و لەگەڵیشیات کۆمەڵێک باوکەکە ببوورە قسەشە پێ بڕم ئەوان خۆیانیان پێتانەڵێن کە مناڵەکان ئەم حاڵەتیان هەیە یاخود خەت هەبووە لە نێو باخچەکە دەرکەوێت کە ئێوە بە دایک و باوکەکە بڵێن مناڵەکەتان حاڵەتێکی لەم شێوازەیە. یەکەم حاڵەت کێ بۆ لای ئێمە مەلیژنەیەکی پەروەردەیمان هەیە کۆمەڵێک توێژەر ئەلیشت کۆمەڵێک ڕاهێنانی پێ ئەڵێت ئەو کاتە ڕاهێنانەکە بۆمان دەرەخام مناڵاگەر فرە جوڵە بە یاخود حاڵەتێکی تازەنیە مامۆستاپەی بوورە پێشتە بڕم جاران یانوت منداڵی هاروهاچ وانە زۆر ئەمە هاروهاجێ ئێستا بووە بە فرە جوڵە چکە زۆر قورس بووە لەسەر دایک و باوک یعنی ئێستا من نەزانم دایک و باوکە زانم ترسی لەوە هەیە کە بڵێ مناڵەکەم فرە جوڵەیە نەخۆ مناڵە بە بجوڵێ مناڵە بە تۆ زەهار بێ مناڵە بێ جارانیانت ماخۆلانیانە مناڵی تەندروست ئەبێت جوڵەی زۆر بێ لەبەری مناڵ لەو تەمەنی 4 و 5 ساڵ ئەو تەمەنەیە کە بەڕاستی پەلاماری زانیاری ئەیە پەلاماری شتەکان ئەیە بۆیە وا پێناسەکراوە کە هاروهاج و ئاجوول بێت. بەڵام حاڵەتێکی ترمان هەیە لەمە زیاترە پێوترێ هایپەر ئاکتیڤ واتە ئەم مناڵەکە جوڵەکەی زیاترە لە مناڵێکی نۆرماڵ بۆیە بە کۆمەڵێک ڕاهێنان ئێمە بۆمان دەرەکەوێت زۆر کات دایک و باوکیژە پێمان ئەڵێ بەڵام جارانی وایە زۆر بە ئاسانی کەشفەکرا جاران هەموو ماڵێک مێزی تەلەڤیزۆنەکەی بەرز بوو ینی تەلەڤیزۆنەکە لە ناوەڕاستەوە بوو وەکو کانتۆرێک وا بوو کتێبی تیادان ڕاوشتیانرە مناڵەوە بۆ میانی مناڵەکەی لەسەری سەر بیا هەڵەگژا ئەوە ڕێک دەرەکەوت بەڵامانی کە ناتوان یەک ستێپ زیاتر سەرکەونەوە ڕەنگە
ئاسایی بێ و جوڵیان زیاتر بێت مناڵ کە سەرەتا داخلی باخچەی ساوایانەکرێ تۆزێک قورسە تێی بگەێنرێکە ئەمە شوێنێکی ترەوە بێ تێبمێنیتەوە دەکەێتیوان ینی کەسێکی متمانە پێکرا و ئەیهێنیتە شوێنە کە نەیبینیوە مناڵێکێک لەو شتانەی کە سایکۆلۆژی مناڵ دائیمەن جەختی لە سەرکاتەوانێ پێویستی بوێ متمانەی هەبێ بەو کەسا ئێمە یەکەم ئیشمان ئەوەیە کۆمەڵێک یاری و چالاکیدا ئەنین وی مناڵەکە متمانەی بە ئێمە بێت و ئێمەی خۆش بێت بە یاریکردن یەکەم ڕۆژ ڕسمکردنە چیرۆک گێرانەوەی ڕۆڵگەرانە شانۆی ئەم شتانەیە کە پەیوەندی لەگەڵ مناڵانە زۆڕیان مناڵ لەگەڵ ژینگەی ناو باخچەکانە بە تایبەت و مناڵانەی کە نەچوون بۆ دایانگە و یەکەم شوێنیانەکەیتر لە دایک و باوکیان دوورەکەونەوە چەند کاژمێرێک ڕاستەکەی وەڵاهی بە پێی خێزان ئەگۆڕێک هەنێک خێزان هەیە داخراونیە لار لە بچێتە دەرەوانەیە ئەو مناڵانە تۆزەگراتنیان کورسترە بۆ ئێمە درەنگتر ڕایەن بەڵام هەنێک مناڵی تریژ هەیە یەکسەر ڕایەن یعنی یەک سەعاتی کورسە دوایتریێتە لای خۆمان و ئەیبی نامێن جارێک گریت بۆی بڕاتوانە لە نامێ بڕۆمانە حەزی لەوێ یەکسەر دایک و باوک بەجێ بێڵن یەکەم ڕۆژە ئەوە تەسلیمتانیکەن و خواحافیزیان لێ بمێنەوە یەکەم ڕۆژ خۆی هەروە پلاندا ئەندرێت کە دایک و باوکەکە بێت شوێنەکەی پێ بناسێنێت واتە متمانە پێکراوێک ئەیا بەدەست متمانەیەکی تر کە ئێمەین ینی ئێمەی پێ ئەناسێنێت وی هەموو کاتێکە یەکەم ساڵ ئەکرێتەوانێت دایک و باوکێ لەگەڵ مناڵەکەی باخچەکەی پێبیشانێ و ژوورەکەی پێبیشان ئەیات کە ئەمە ژووری توێ و لەمەدا ئەمانە دادەی تۆ ئەبن لەگەڵ تا ئەبن فێرت ئەەکەن بەم شێوەی تر پەیوەندیەک دروست ئەبێ لە نێوان ئێمە و مناڵەکان زۆر باشە ئەو مناڵانی کە وەکو باسمان لێوە کرد هەندێک حاڵەتی تایبەتیانەیە فرە جوڵە و هایپەر و کۆمەڵێک بابەتی تر هەیە لە ڕێگەی باخچەکانەوە ئەتواندێت ئەم حاڵەتانەی مناڵانە بەرەو باشتر ببرێت بەتەکیت مامۆستاکەوە بۆ تێکەڵی مناڵەکانی تریەکەن ئاساییە چۆن ئەمە ئەو مناڵانی کە فرەجوڵێ مامۆساکەی کۆمەڵێک چالاکی جیاوازتری بۆتە ئەنێت بۆ نمونەی کە بە یاریدەدەری خۆی بۆی بڕۆ وەرەقەیەک بێنە ئەم جوڵەیەکی زۆری هەیە بێ سەرفیکە بە مناڵەکە ئەڵێ بڕۆ بۆم بێنە یان یاریەکەکە یاریەکەی ئەم تون ینی جیاوازترە لەوەی مناڵەکان جوڵەی زیاتر تیا لەوەی مناڵێکی ئاسایی و هەم لە باخچەوە مناڵ فێری دیسەپلن ئەبێت پێفێکرێت چۆن ڕێگە و یاسا و لەسەر خۆ بێت بۆیە ئێمە مناڵ ڕائەهێنین بە جوانی ئەینێرین بۆ قوتابخانە ئەین قوتابخانەکەی سراحەت ئەکا کە مناڵێکی باخچەی لەژێر دەستە جیاوازە لەو مناڵێکی هیچ باخچەیەکی نەبینیوە باشە ئێوە لە نێو باخچەکانە چی بە زۆرتر فێری مناڵەکان باسی ئەوەت کردوتە مناڵ ئامادەکەین بۆ قوتابخانەکان جگە لە پەروەردەکردنەکە ئەی فێرکردن بۆ نمونە بابەتە زانستیەکان چ شتێک فێری مناڵان ئەکرێت لە نێو باخچەکانە وەکو زمانەوانەکان زمانی ئینگلیزی ئێستا خواستێکی زۆری لەسەر و هەموو کەس حەزەکە مناڵەکەی بە ئینگلیزی قسەکە زمانی ئینگلیزی پێوترێ وشەکانیان پێوترێ چۆنێتی دەربڕینی باشە مناڵی ئەو تەمەنە هەندێک کات مامۆستا بۆ منە فێری زمانی کوردینە بۆ بە باشی و یەکسەر فێری زمانێکی تریەکەن لەگەڵ زمانی ئینگلیزیەکە زمانە کوردیەکەشی فێرەکەین مەرجە لەگەڵێ مەرجە لەگەڵێ و هەموو زمان کاتێکیش زمانی فێر ئەکرێت هەمووی لە ڕێگەی یاری و چالاکیەوە فێرەکە دواتە زەختێکی زۆرمان نیە لەسەر مناڵەکە بۆ ینی ئیزعاج بێدیان بێت تا قەت بێت لەو کاتی کێمە دەرزی پێ ئەڵێن بۆی هەم لە کاتی فێربوونە ئەو یاریەکە چێژ ئەبینە ئێوە بۆ خۆتان چەند ساڵێکە کە مامەڵەتان لەگەڵ منداڵی باخچەی ساوایاندا هەیە بینیوتان هەندێک لەو مناڵانە چۆنەتە خوێندنگا بەڕاستی دەرەنجامەکەیتان بینیوتە لە ڕووی کەسایەتیەوە چی چۆرە جیاوازیەکەیە لە بینی مناڵێکە لە باخچە و چۆتە خوێندنگا لەگەڵ مناڵێک ڕاستەخۆ چۆتە خوێندنگا جیاوازێکی بەزەقی دیارە ئەوەی ئێمە کۆمەڵگەیە لە دوای باخچەیەک سەرچێتە قوتابخانەکەمان و ئەو کاتەی بۆمە پەیوەندیەکی ڕاستەوخۆمان هەیە لەگەڵ بازنەی یەکەمە بری ئەو شتانی کە ئەوان پێویستیانە ئێمە بۆ شێوازە ئامادەیان ئەکەین بۆیان لە کۆمەلگەکەی ئێمە بەم شێوازەیە مناڵەکانی ئێمە کە ئەڕۆن ئەڵەن بۆم نەمتمانیان زیاتر بە خۆیانە زیاتر بەشدار ئەبن یعنی یادەوەریەکانیان باشترە لەو مناڵێک کە باخچەی نەبینیوە باشە ئەو سیستەمی پەروەردەیی کە لە نێو باخچەکاندا هەیە پێما بێتەر بەڕێوەبەتی پەروەردە و وەزارەتی پەروەردە پرشتیەکردوانە ئەتە سیستەمێک نییە لە خۆڕادا بنرێ پێتان وایە ئەو وانانەی کە لە باخچەیە منداڵ وەریەگرێ ئەمێنێتەوە بۆ قۆناغەکانی تری ئەو من بە یەکشت بۆیە بۆرە پێشتم بەڵی مناڵەکەی خۆمان ینی پێشەی بخێنە بەر خوێندنگا باس بەکرد هەموو پیشتەکانی ناسیەوە کوردی ئینگلیزی هەردووکیان ناسیەوە خسمانە مەکتب سیرەکەین لەوێ
کێشەی هەیە لەگەڵ کوتەکانە مان کرد زۆرێک لە زۆرەکان بیری چوو بۆ ینی پێتان وایە ئەمە ئەمێنێتەوە لەلا ئەمێنێتەوە شێوازی وتنەوەی وانە کە دەورە ئەبینە وەکوتم ئێمە ئەو یاریانی کە دەی ئەنین هزریە مناڵەکان لێوەی ئەمێنێت هەوانەوەتەیکینە لۆنگ ممریوانە نەک شۆرت ممری کاتێک مناڵ بەیاری شتەکان فێرە بێ خۆشی ئەبینێت زیاتر ئەمێنێت هەوانێ وەک لەوەی کە هەر پێی بوترێت و پێی نیشان بدرێ ئێمە پێی ئەڵین پێی نیشان ئەین ئەڵین بۆمان دروست کە چیرۆکمان بۆ بگێڕوانێ یاخود زۆر کات بەیاری پەزڵ پێیان ئەڵین بۆ ئەم کاتە زیاتر ئەمێنێتەوە وەک لەوەی هەر نیشان درابێت باشانە مناڵ هەیە شەرمنە بۆ نمونە یاخود گۆشەگیرە بە جۆرێکتر بەڵام لە ناو خێزانەکەی خۆیان مناڵی تریان نەبووە بۆ نمونە ئەم تاقانەیە فێری ئەوەنە بۆ تێکەڵی مناڵانی هاوتەمەنی خۆی بکرێت ئێوە چۆن کار لەگەڵ لەسەر ئەم مناڵانەکەن بۆی کە تێکەڵی هاوتەمەنی خۆیان بن یەکەم لە ڕێگەی یاریەوانی یاری بە کۆمەڵی مناڵەکان دووەم شت لە ڕێگەی ڕۆڵبینینی چیرۆکەکانەوە کەواکین مناڵەکە و شەرمی بشکێ قسەمان بۆ کەیسا مناڵمان هەیە زۆر کات زۆر بە کەمی سەوتی ئەنیەتە دەرەوە زۆر نزیک بیتەوانە کێشە چیان ستێکەیە بە ئێمەی بڵێت زۆر کاتی ئێتا پێمان ئەڵێت ئەوەی کە ئێمە بتوانین تەنها یاری بە کۆمەڵە چیرۆکە کەوای لە ئەکین ئەم مناڵە بێتە ناو ئێمانێ و ینی بتوانێت قسە بکات و شەرمەکەی بشکێن باشەمام سەپەی بە و تایبەتمەندیانە چییە کە باخچەیەک هەیەی و ئەزانێت کە لە داهاتوودا خزمەتی بە کەسایەتی و لایەنە پەروەردەی و کۆمەڵاتەکانی و مناڵە کرد و تایبەتمەندیەکان چین لە باخچەیەکە بێ هەبێ زۆر جار باخچە لە باخچەیەک و بە باخچێک تر جیاوازە فڵانە باخچە با من بی بە مناڵەکەم لەوێ زۆر باش بوو فڵانە باخچە وڵی نەمانتوە هەم گلەیانە لای دایک و باوک زۆر زۆرەکرێ پرسیارەکەی من بەسمەوەی ئەو تایبەتمەندیانە چین کە هەبێ لە باخچەیە و ئێوە تەنها پەیوەندیدارن بەو چەند ساعتی کە مناڵەکەتان لە ئامێنێتەوە یاخود سیستەمێک بۆ ماڵەوەش بۆ خەو و خۆراکی منداڵەکەدا هەنێن کە لە ماڵەوە دایک و باوک پەیڕەوی بکە بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی کە لە باخچە لەگەڵیانە خەریکین گروپێکمان هەیە و چەندین فۆریشمان هەیە کە فۆرمەکەمان لە یاری ڕەفتاری و بەها کۆمەڵاتی جوانەکانی خۆمانە کە دروستمان کردو هەفتانە بە 2 هەفتە جارێک مناڵەکان وەری ئەگرن و ماڵەوە دایکیان بۆیان پڕ ئەکاتوانێ بۆیە پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان ئێمە و دایک و باوکەکە مناڵەکە ئازانێ ئەگەر لە ماڵی شۆبێ ئێمە چاودێری ئەکەین و ئەو تایبەتمەندیانەی کە باخچە جێ ئەکاتەوە لە باخچەکانی تر هەر باخچە و کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە ئێمە زۆر گرنگی بە بەها کولتوری و نیشتمان پەروەری ئەین ئەمە دیدی کۆمەڵگەکەشمانە هەروەها زانستخوازیمان جیازە لە باخچەیەکی تر ینی هەر باخچێ و کۆمەڵێک پۆلسی خۆی هەیە کە بەکاری ئەهێنێت باشە وانەکان بەگشتی هەردەسە بن بۆ هەموو وانەکان هەندێک جار بیستمانە لە هەندێک باخچە بوون منە هیچ بابەتێکی پەروەردەی ئاینی باس ناکرێت کۆمەلگای کێمە کۆمەلگایکی موسڵمانن یان زمانی کوردی بە تەواوەتی فەرامۆشەکرێت لە هەندێک باخچەکانە ئێوە وەکو باخچەکی خۆتان توانیتانە دەستبەرن بۆ هەموو بەهایەنە سوپاس بەخوا دەستمان بردو بۆ ئەوە کۆمەڵێک بەهای تریژێمانەیە دەستی بۆ بەرین بەڵام شێوازی ئەوەی بڵین ئێمە ئیعلانی ئەکەین ئەمە ئاینەکەی ئێمە و بەم شێوازەیە مناڵ لەو تەمەنیان ناتوانێت ئەم بڕیارە باکەمە چییە بۆیە ئەو ڕەوشت و ڕەفتار جوانانی کە بە پێیان ئەڵین هەمووی لە دینەکۆ وەرگیراوە ئێمە پێیان ئەڵین بە شێوازی چیرۆک و شانۆگەری و یان کەڵی دەستی بەم شێوازە ئەگەیمە مناڵە کاتە هیوادارین ئەمە بێ بە مەرجێک بۆی کە مناڵان پێش چۆن بۆ قوتابخانە بێن بۆ باخچەکان چونکە وەکو تۆوتت ئامادەکاریکی تەواو ئەکرێت بۆ مناڵەکان بۆی کە بتوانن لە نێو ژینگەی قوتابخانەکانە بەباشی بۆ نمونە ئەو کاتانەیان بەڕێ بکەن من لە سەرەتایوتم بۆ بە مەرج بەس ئیشەڵا بێ بە مەرج لاندێک لە ئاهلیەکانە کردویانە بە مەرج بۆ کە لە خوێندنگەکانی تریشە ینی لە پۆلیەکە ئاسانتر بێ بۆ مامۆساکە هەڵکارستان لەگەڵ مامۆسارکانیشان لەگەڵ میوزیک و گۆرانی و بەشێکی دانەبراوە لە نێو باخچەی مناڵانمانە شتە گرنگەکانی باخچەکەی ئێمە ینی مامۆسارکان مەجالی نییە ئیسراحەت کات چالاکی لەسەر چالاکی پێ ئەکەین هیوادارم استراحەتی ئێمەش کە لە بەرنامە گەرجارجار لەگەڵمانە بێ نایڵن ئیسراحەت خەمتان دەستێوەش خۆش دەستێوەش خۆش زۆر سپاس مناڵانی ئاسیا زۆر سپاس زۆر سپاس خۆشحاڵ بوون زۆر سپاس دەست خۆش